لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لەگەڵتان شا دەبینەوە. گفتوگۆی ئەم شەویشمان باس لەو راپۆرتانە دەکات کە لەلایەن ڕێکخراوان نێو دەوڵەتیەکانەوە سەبارەت بە هەرێمی کوردستان دەردەچێت. ئەم راپۆرتانە تا چەند نزیکن لە واقعی هەرێمی کوردستان؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بۆچی نیگەرانن لە دەرچوانی ئەم راپۆرتانە؟ بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە لە ستودیۆکانمان لە هەولێر هەر یەک لە بەڕێزان چنار سەعەد ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها جەبار ئەمین ئەندامی پەرلەمانی سوید، هەروەها کاک دانا سعید سۆفیت ئەندامی پەرلەمانی کوردستان و سەرۆکی لیژنەی کۆمەڵگای مەدەنی. بە خێراتنتان دەکەم و لە پێشدا پێکەوە ئەم راپۆرتە دەبینین کە هاوکارم سەیەد موفتی ئامادەی کردووە. ڕێکخراوە نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربرین لە راپۆرتەکانیاندا هەمیشە ئاماژە بە بارودۆخ هێرەمی کوردستان دەکەن لە ڕووی پێشێلکاری بەرامبەر بە مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان. بە تایبەتیش هەردوو ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ و ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور کە لە دوامین بڵاوکردنەوەیاندا ئاماژەیان بە هەڕەشەی کاربەدەستانی هەرێمی کوردستان کردووە بۆ سەر ڕۆژنامەنووسان و پێشێلکاری مافەکانیان کە دیارترینیان هەڕەشەکانی وەزیری پێشمەرگەی هەرێمە بۆ سەر ڕۆژنامەنووس ئەحمەد میرە. ڕۆژنامەنووسێکی سەر بە پارتی دیموکراتی کوردستان زانیاریەکانی نێو ئەم راپۆرتە بە نادروست وەسف دەکات و ڕای دەگەێنێت لە هەرێمی کوردستاندا ئازادیەکی ڕەها لەبارە بۆ مامەڵەکردنی پیشەی ڕۆژنامەوانی و دەشڵێت زۆر جار بڵاوکردنەوەی ئەو زانیاریانەی لەو راپۆرتانەدا دێن لە بەرامبەر بڕەپارەیەکی دیاریکراودایە. ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ لەو راپۆرتانەی کەوا کردێتی لە ماوەکانی ڕابردوو چەند ملاحەزەیەک هەبووە لەو کارکتەرانەی کەوا خوان ناو ڕێکخراوەکان، ینی هەست کراوە بە فشاری هێزێک یان بە میزاجی کەسێک ئەم راپۆرتانە کراوە. سەرنووسەری ڕۆژنامەی ڕووبەر ڕای دەگەێنێت بەشێکی زۆر لەو راپۆرتە نێودەوڵەتیانەی لەسەر پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە ڕاستە و خۆشمان شاد حاڵین و لە نێو ڕووداوەکانیشدا هەین. بەشێکی زۆر ڕاستیان تێدایە لەبەرەوەی لە ئەرزی واقعدا فعلەن ئەو پێشێلکاریانە هەنوو زۆرن و بەردەوام و دووبارە دەبنەوە. کاریگەریشیان لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان زۆرە چالاکوانێکی ڕێکخراوەیی لەسەر ئاستی نێودەوڵەتی دەڵێ ئەو زانیاریانەی لە نێو راپۆرتەکاندا هەن زۆر ڕاستن لەبەرەوەی بە بەردەوامی ئەو پێشێلکاریانە دووبارە دەبنەوە و نابێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕەت بکرێنەوە، بەڵکو دەبێت بە دوواداچوون بۆ زانیاریەکان بکرێت. لە دەستگاگەلێکی نێودەوڵەتیەوە کە چاوی سێمن و بەشێک نین لە ململانەکان لە هەرێمی کوردستان، بەڵکو وەکو پرەنسیپێکی ئەخلاقی و مەهەنی خۆیان ئەو دام دەستگانیە و دەوڵەتی بەعتیباران ئەو راپۆرتانە دەنووسن بەمانای ئەوەیە لە هەرێمی کوردستان پێشێلکاری جددی و ڕاستە و خۆ هەیە. لە هەرێمی کوردستاندا بەدەر لە دەستگاکانی حکومی لە بواری مافی مرۆڤەوە چەندین ڕێکخراوی دیکەی ناحکومی بوونیان هەیە و زۆر جار ئەو ڕێکخراوانەش راپۆرتی هاوشێوەی ڕێکخراوە نێونەتەوەیەکان بڵاو دەکەنەوە، بەڵام نابێتە مایی بە هەندوەرگرتنیان لەلایەن دەسەڵاتی بەڕێوەبردندا. سەیید موفتی NRT تایبەت بە گفتوگۆی پایتەخت. سڵاو جارێکی تر چنارخان لەگەڵ تۆ دەست پێ دەکەم، ئایا ئەم راپۆرتانە چۆن دەبینیت تا چەند نزیکن لە واقعی هەرێمی کوردستان؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ ڕێخستنی ئەو بەرنامەیە. دیارە ئەو بابەتە بابەتێکی گەرمە ئەمڕۆکە لە ساحەی کوردستان و قابلی مناقەشەکردنە. ئێمە من خۆم بەڕاستی دەستخۆشی لە هەر لایەن و کۆمەڵە و ڕێکخراوێکی نێودەوڵەتی دەکەم کە چاودێرێکی زۆر گورج و گۆڵ بن لەسەر هەموو ئەو سیستەمە سیاسی لە دنیا بەڕێوە دەچێتەوە، بە تایبەتی کوردستانیش بەشێکە لە عێراق و بەشێکە لە سیستەمی سیاسی جیهانی. دیارەوەی کە لە ناوەڕۆکی راپۆرتەکان دەبینرێ بەشێکی ناکرێ ئینکاری ئەو بکەین کە هەموو ئەوەی لە ناوەڕۆکی ئەو راپۆرتانەدا هاتوون زانیاری نادروستن، بەڵکو بەشێکی پێناسەکردنە لە واقعی کوردستان و لەو حەدەسە سیاسیانەی کە چەند ماوەی پێشوو بەسەر کوردستان تێپەڕیوە سەبارەت بە هەندێک لە پێشێلکاری بەرامبەر لە هەندێک لە میدیاکارەکان. بەڵام لە پاڵ ئەوەشدا دیارە دەسەڵات پێی وایە بە تایبەتی ئەو حیزبانەی کە حکوومەتی کوردستانیان پێکێناوە و دەسەڵاتی باڵان لە کوردستان پێیان وایە کە مبالەغەیەک دەکرێت لە ناو ئەو زانیاریانەی کە لە راپۆرتەکاندا هاتووە. ڕاستە دەبێدان بۆدا بنین کە ئەو دۆخە سیاسیە کە دۆخێکی ناتەندروست بوو لە نەتیجەی زروفێکی ناتەندروست هاتە کایە حتمما ئەنجامی ناتەندروستیشی لێ دەکەوێتەوە خەڵکێک لە نەتیجەدا بوونەتە قوربانی.
بەڵام مبالەغەکردنەکە لەوەدایە کە لە هەندێک لە دەقەکان دەبیندرێ بەداخەوە هەرێمی کوردستان دەشوپێندرێ ئەو سیستەمە سیاسی کە لێرە هەیە دەشوپێندرێ بە سیستەمی سیاسی بەعسکە لە پێشودا لە عێراقدا هەبووە و پێم وایە لەوەدا مبالەغەکردن دەبیندرێ ڕەنگە خروقات هەیە بێگومان لەبەرەوەی کە سەرڕای ئەو کۆمەڵانەی ئەو سەرچاوانەی کە زانیاریان لێ وەرگیراوە لە بیر نەکەین کە سندیکای ڕۆژنامە نووسانیش لە کوردستان هەیە زیاتر لە 90 لە سەدای نووسەر و ڕۆژنامەکاران لەوێدا ناوی خۆیان نووسیوە ئەم سندیکایش بە شێوێکی دەوری 6 مانگجارێک راپۆرتی خۆی پێشکەشی لایەنەکانی پەیوەنددار دەکات هەموو ئەو حەدەسانەی کە لەو کوردستانە ڕوودەدا سەبارەت بە ڕەوشی بەڕێوەچوونی میدیا و ڕۆژنامەگەری لەوێ سەبت دەگرێ بۆیە کە بەراوردێک دەکەی لە نێوان راپۆرتی ئەوان و راپۆرتی بۆ دوایی کە لەلایەن ئەو ڕێکخراوانە دەرچووە مبالەغەیەکی زۆر دەبینرێ لەو ڕەوشەی کە گوایە ڕەوشێکی زۆر خراپی تونند و تیژی بەرامبەر بە میدیاکاران هەیە. چنارخان باسی لەوە کردی دۆخێکی نادروست لە هەرێمی کوردستان هەبوو بۆیە ئەوەش نەتیجەیەکی ئاساییە کە ئەو پێشلکاریانە ڕوو بدات. پێت وایە ئەمە ڕاست بێت یعنی کە دۆخێکی نادروست لە هەر جێگەیە کە بێت پێشلکاری مافی مرۆڤ زیاد بکات لەلایەن سوڵتەوە لەلایەن دەسەڵات. نامە هەڵێ یەکەم ئەم پێشێلکاریە ئاکامی ئەم هەلومەرجە تازەیە نەبووە پێش 6 مانگیژە بووە پێش 3 مانگیژە بووە پێش ساڵێکیژە بووە پێش 2 ساڵیژە بووە پێش 2 ساڵ نووسەر کوژراوە گیراوە خەڵک حەزێدراوە بەڵام دەبینی ماهیەتی هەموو ڕژێمێک لە هەندێک کاتی هەستیارە دەبینی ئایا تا چ ڕادەیەک ئازادی دەدا بە تاکەکان. تۆ ناکرێ بڵێ لە کاتێکی ئارامە من ئازادی تایە بەڵام کاران نەبوو ئازادیتان نامێ لەبەرەوە هەندێ پێوەەر هەیە پێوەری جیهانی کە باس لە مافی تاگەکە مافی مرۆڤەکە ئەبێ لە هەموو کاتێکە ئێمە بیپارێزین. ئەم راپۆرتانەی دەرچوون راپۆرتێ نییە دوان نییە سیان نییە چەند راپۆرتێکی زۆرە خەڵکی ئاساییش نەینووسوی ئەمانە راپۆرتی گرنگی جیهانین وەکو ڕێکخراوی لێبوردنی جیهانی کە لە هەموو لایەکەوە ڕێزی لێگیرێ کە ئێمە 30 ساڵە بەکاری دێنین خۆمان کورد بەکاری دێنین دژی ئەو ڕژێمانی کە کوردە چەوسێنەوە بەکارمێناوە راپۆرتی ئەمنستی دژی عێراق دژی تورکیا بەکارێنین ئەمڕۆ دژی حکومەتی سووریا بەکارێنین دژی حکومەتی ئێران بەکارێنین بەڵێ نابێ ئەمانە ئەم راپۆرتانە ئێمە یەک بەلایەنگریان لە قەڵەم بین دووش بڵێن بێوجدانن چونکە ئەوان لایەنگری کەس نین لایەنگری تاگ نەبن لایەنگری مافی تاکن لەبەرەوە من پێم وایە ئەمە ئەم پێشێلیانەی کە کراوە پێشێلکاریە نەبوون تەنها لە ماوەی کۆتاییدا پێشمانگە کراوی پێشتریش هەبوو. کاکدانا دو راپۆرتی هیومن ڕایتس وۆچ دەڕای دەگەێنێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی هێنانەدی سەردەمێکی نوێیدا لە ئازادی بۆ کوردی عێراق بەڵام وا دیارە کە ڕێزگرتنی بۆ مافی ئازادی ڕادەربڕینی کورد زیاتر نییە لە حکوومەتەکەی پێشوو. ئەم پاراگرافە وەڵامێکی توندی لەلایەن حکوومەتی هەرێمەوە ینی درایەوە. پێت وایە ینی ئەم وەڵامە توندە بۆچی بۆ حکوومەتی هەرێم بەخۆیان ناچێتەوە بۆ ئەوەی ینی سیاسەتی بگۆڕێ بەرامبەر مەسەلەی مافی مرۆڤ. زۆر سپاس ڕاستەکە ئێمە دەبێت تەمەشای راپۆرتەکان بکەین ینی راپۆرتەکان هەمویان وەک یەک نین. دوو جۆر راپۆرتی چاودێری نێودەوڵەتیمان هەیە راپۆرتێکیان ئەوەیە کە لەلایەن حکوومەتەکانەوە یاخود لەلایەن دەستگا ڕسمیەکانەوە دەنووسرێن یاخود بڵاو دەکرێنەوە راپۆرتێکیان ئەوەیە لەلایەن ڕێکخراوە ناحکومیەکانەوە یاخود ئەوەی کە با بڵێن کە ناوتانێ ناهیمان ڕاجسوێک و ئەمنستی ئینتەرناشناڵ و پام نێرانی بێسنوور و ئەوانە دەتوانم بڵێم هیچ بەرژەوەندێکی دیاریکراویان لە هیچ شوێنێک لە هیچ وڵاتێک نییە تەنیا مەبەستیان چاودێریکردنی ڕەوشەکانی مافی مرۆڤە بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوەی کە ئەمە هیچ پاساوێکمان نییە بۆ ئەوەی ڕێگری لە چاودێریکردنی مافی مرۆڤ بکەین لە هەر کنوکە لە بەرێکی دنیا بێت لەبەرەوەی مافەکانی مرۆڤ کۆمەڵێ مافی باخود پرەنسیپی گردردونین یونیڤەرسالن ئێمە ناتوانین سنووریان بۆ دابنین ینی مەبەستم وەیە ئێمە ناتوانین بڵێن فلانە ڕێکخراو ئەوە تەداخل دەکات لە ئیشوکاری ئێمە یاخود فلانە وڵات تەداخل دەکات لە ئیشوکاری ناوخۆی ئێمە
بۆیە هیچ پاساوێک نیە سنوورێک نە لەبەرەوەی وەک گوتم ئەوە پرینسیپێکی گردردونیە لە هەر شوێنێک بێ بۆیان هەیە ڕێکخراوەکان چاودێری بکەن و راپۆرت خوانە سەر بڵاو بکەنەوە ئەوە لایەنێکی مەسەلەکەیە بەڵام هەندێک وڵات هەنا هەندێک وڵات هەن ئەوانش باڵێن چاودێری ڕەوشی مافی مرۆڤ دەکەن و بەڵام بەرژەوەندی تایبەتیان هەیە لەو وڵاتانە بۆ نمونە ئەمریکا بەریتانیا هەندێک وڵاتی ترکە لێرە کۆنسۆلگەریان هەیە ئەوانە بێشک بۆ ئەوان باشترە کە وەزعی هەرێم استقرار بێ سەقامگیر بێ گرفتی تیانە بێت بۆیە لەوانەیە هەندێک جار ڕەچاوی هەندێشت بکەن حساب بۆ با بڵێن پەیوەندەکانیان لەگەڵ دام و دەستگا ڕسمیەکانی ئێرە بکەن لەوانەیە دەتوانم بڵێم هەموو شتێک با بڵێن وەکو ئەوەی کە ڕێکخراوە ناحکومیەکان ئەو لە بابەتی هیومان ڕایتس وۆچ ئەوانە کە بڵاوی دەکەنەوە وەکو ئەوان دەقاودەق بڵاوی نەکەنەوە جا دێمە دەبێت دووشت لێرە جا بکەنەوە ئەوان زۆرێک لە بەرژەوەندیان هەیە ڕێکخراوە با بڵێن حکوومەتەکان لێرە بەڵام ڕێکخراوە ناحکومیەکان هیچ بەرژەوەندێکیان نییە بەڵام ئەو بۆ مانایە نییە ئەو راپۆرتە هیومان ڕایتس وۆچ کە هیچ کەم و کوڕێکی تێدا نییە ئەو من بۆ خۆم ئەگەر با بڵێن راپۆرتەکە بە شێوەیەشتر بنووسمەوە بێگومان بەو شێوەیە بەکاری ناهێنم کەەوەی کە زەنابتان خوێنتەوە لەسەر با بڵێن بەراوردکردنی حکوومەتی هەرێم بە حکوومەتی یاخود بە ڕژێمی پێشوو من پێم وایە دەکرا بە شێوەیەشتر با بڵێن دابڕێژرابایە بەڵام ئەسلی مەسەلەکە ئەوەیە پێشەرکاری هەر پێشەرکاری ینی هەر چێ بیکات حکوومەتی ئێمە بیکات حکوومەتی ئەسیوبیا بیکات حکوومەتی ئەریتریا بکات یاخود حکوومەتی پێشتر و پێشوتری با بڵێن سەدام کردبێتی بەڵام من بۆ خۆم بەڕاستی لەگەڵ ئەو شێوە هەبژاردننی با بڵێن ئەو شانەدانیم بەڵام شتێشتری لایەنێشتری شەیە کە لەو راپۆرتە کە دەکرێت جێی با بڵێن سەرنج بێ ئەوش ئەوەیە کە تەنیا با بڵێن سەرچاوی زانیاری ئەو راپۆرتە خودی ئەوانن کە قوربانیەکانن یعنی زیاتر قوربانیەکان بینراوە ئەوە لایەنێکی مەسەلەکە پێم وایە ڕاست دروستە تۆ دەبێ ئەگەر راپۆرتێک بنووسیت دەبێ قوربانیەکان بدوێنی زانیاریەکانیان لێوەرگری بەڵام لە هەمان کاتیشدا زۆر زانستی تر دەبوو یعنی لە هەموو مێتۆدێکی زانستی بۆ راپۆرت نووسین ئەوەیە کە تۆ زۆرترین لە زۆرترین سەرچاوە زانیاری کۆ دەکەیەوە ئەوەی کە نەقسانە لەو راپۆرتەدا ئەوەیە کە ئەوانەی کە با بڵێن تۆمەتبار کراون کە بەوەی کە پێشەرکاریەکانیان کردووە ئەوانە زانیاریەکانیان لێوەرنەگیرەوە من پێم وایە ئەگەر زانیاریەکان لەوە نەوان جۆرگیرابایە راپۆرتەکە زۆر کاملتر و باشتر دەبوو بەڵام دیسانەوە دەمەوێت ئەوەش تاکید بکەمەوە ئەو زانیاری ئەو داتانەی کە لە راپۆرتەکەدا هاتوون زانیاریەکان ئێمە وەکو خۆمان یعنی شایەتی ئەو زانیا ئەوانە ئەو ڕووداوانێن و بە حقیقی ڕوویان داوە لە کوردستان پێشەرکاری هەبووە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان لەوانەیە هەندێکیان لێدانیان خوارد بێ و مەسلەی خۆپشاندان لە زۆر شوێن لەوانەیە ڕێگەی پێ نەدرابێ کۆمەڵە شتی ترکە لە راپۆرتەکەدا هاتووە یعنی ئەوە ناکرێمە نکولی لێ بکەین بەڵکو دەبێ بە لایەنێکی پۆزیتیڤ وەرگرتنی ئیش لەسەر بکەین بۆی هەڵەکانی خۆمانی پێچاک بکەین بەس ینی بە وەڵامی ئەوە نیامەوە بە تهدیدی ینی حکوومەتی هەرێم بواە مثلەن لە وەڵامەکەی بیوتە بە ئسلوبی خۆمانە دەچینەوە بەرامبەر سیاسەتی مافی مرۆڤ یاخود ئەو وەڵامی ڕاست بوو کە وەڵامی دایەوە چەند ڕۆژێک پێشستا لە شوێنشتر لێدوانێکم لێوەرگیرە لەسەر ئەو بابەتە بەڕاستی من تەمەنام دەکرد حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر ئارامتر وەڵامی دابایەوە و لەبەرەوەی وەک گوتم ینی ئەوانە حقیقەتێکن ینی ڕوو دەدەن ڕاست ئێمە ئەو شانێک کە ئەوان بەکاریان هێناوە ئەو براوردکردنی حکوومەتی هەرێم و بە حکوومەتی پێشوو لەوانەیە بەدڵمان نەبێ بەڵام وا چاک بوو حکوومەتی هەرێم بە شێوەیەکی منطقی مامەلە لەگەڵ ئەو با بڵێن راپۆرتانە بکات لەبەرەوەی ئەوانە ئەو ئیشە دەکەن بەڕاستی لە جیاتی ئێمە دەکەین ئێمە دەبێ مەمنونیان بین پێمان خۆش بێ ئەو ئیشە دەکەن و من تەمەنام دەکرد کە حکوومەتی هەرێم وەڵامەکەی بەو شێوەیە بە ڕاستە وەگەوەی چناکەم باسی کرد حاڵەتێکی ئیستیسناییە هەندێک خروقات ڕوویداوە پێشەرکاری هەبوو بەرامبەر بە مافی مرۆڤ بەڵام ئێمە ئەو وەکو زەنجێک با بڵێن وەکو زەنجێکی وریاکەرەوە ئەو راپۆرتە وەردەگرین و هەوڵ دەدەین
میکانیزمێک ئالەتێک بدۆزینەوە بۆ ئەوی بتوانین دام و دەستگاکانمان پێ تەفعیل بکەین وا بکەین دەستگای ئەمن و ئاسایش و پۆلیس بە شێوەیەکی دروستتر و مەدەنیانەتر مامەڵە بکەن و هەرچی باڵین کەم و کوڕێک هەیە بتوانرێت ئەو کەم و کوڕیانە چاک بکرێتەوە. سوپاسەکەم کەکدانە چنەرخان کەکدانە باسیەوەی کرد کە ئەم ڕێکخراوانە هیچ ئەمانجێکی سیاسیان نییە، یعنی ئەمانە چاودێری مافی مرۆڤ دەکەن لە هەر شوێنێک بێت. پێت وایە ئەو راپۆرتانە بێلایەنی پێوە دیار بوو؟ پێشی ئەوەی بێمە سەر وەڵامی جەنابەت حەزەکەم هەندێک ڕوونکردنەوەی عام بدەم شێوکی گشتی. من تەوانەوە پاساو نییە بۆ ئەوەی کە ڕووی داوە من لە 100% ڕفزی ئەوە دەکەم کە تونند و تیژی بەرامبەر بەر هەر هاوڵاتیەک جامیدیاکار بێیان کەسێک بێ لەسەر جادا ئەنجام بدرێ. من لەگەڵ ئەوە نیم پێم وایە دەچێتە خانەی پێشێلکاری مافی مرۆڤ. بەڵام لەبیر نەکەین کۆمەڵگای تۆ کولتورێکی تایبەت بەخۆی هەیە لەناو ئەو کولتورەدا تونند و تیژی لە هەموو لایەنەکانی ڕنگ دەداتەوە لە ژیانی کۆمەڵایەتیمان. من دەمەوێت پرسیارێک بکەم ئەگەر لە کۆمەلگایەک کوشتنی ئافرەت بە بەهانەی کڕینەوەی ناموس ڕەوا بێت و ڕۆژانە ممارەسە بکرێت لە کۆمەلگایەکدا ئەگەر لێدانی منداڵ لەلایەن خانەوادا تاکو ئێستا وەکو کەرستەیەکی پەروەردەکردن بۆ زەبتی ئیجتیماعی بۆ کۆنتڕۆلی کۆمەڵایەتی بەکار بێت پێتوانیە ئەمە ڕنگ دەداتەوە لە ناو سیستەمی سیاسیش و ڕەنگە کەسێک پۆلیسێک کەسێکی دەستگاکانی ئاسایش کەسێکی یان لە کەسێک بەرپرسێک ئەو ڕێگایە بەخۆ بدا جارێکی تر ئەمە بەکاربێن تەمامەوە پاساو نییە بەڵام ئەمە کولتورە من پێم وایە کولتورە بۆ عێراقی شەبێ عێراقی پێش من ئەگەر پێم وایە ئەگەر قسەکانی علیوەردی لەسەر واقعی مجتمعی عراقی بخوێنینەوە مسائلانە زۆر بە وردی لە مێژە و باسکرا و ئێستا کە شەستی پێ دەگەین ئەمە پاساو نییە بەڵام واقعی ئیجتیماعی تۆ وایە و گوتار کتتو باست کرد ڕەخساندنی هەلی ئازادی ڕادەربڕین و قسەکردن لەسەر دموکراسی گوتار و قسەکردن لەسەر ئەو مەسائلانە شتێکە و پراکتیزەکردنی لە ژیانی ڕۆژانەی مە ئێمە زۆر جاروەیە زڵتی ئەو مەسلەیە دەبینین لەبەرەوەی زۆر جاروەیە دژێک دروست دەبێت ئستدامێک دروست دەبێت لە بینی کولتوری تو کە کولتورێکە ڕەوایەتی بەوە دەدا لە بینی گوتاری سیاسی تۆ کە قسە لەسەر بابەتێکی تر دەکات من پێم وایە ئەمە پرۆسەیەکە دەبێت ئێمە کاری لەسەر بکەین و تەفعیلی لایەنی قەزایی بکەین تەفعیلی لایەنی ئەمنی بکەین وەکو کاکدانا باسی کرد دەستگاکانی ئەمنیمان بۆ ئەوی زۆر بە مەدەنیانە مامەڵە لەگەڵ هەموو ئەو گوتارانە بکەین لە پراکتیزە بۆی ئەم دیاردانە کەم بکەینەوە من لە 100% لەگەڵ ئەوەم کە بۆ ئەوەی ئەو حالەتە کاکە جەبار باسی کرد گوتی ئەمە پێشترش ڕوویدا بەڵێ ئەمە هەمووی ئیفرازاتی کولتوری کۆمەلگاکەتە منێکی کە پەروەردە بوویمە بۆ کولتورەی پێم وایە لێدان و چاوسورکردنەوە ڕەوایە لەسەر منداڵەکەی خۆم بێگومان کە پۆلیس بم کە ڕەنگە ئەوش بەڕەوا دەزانم لە ناوەندی کارکردن ئەگەر چی بە یاسا ئێمە منەمان کردووە بەڵام تا ئێستا دەسەڵاتی قەزایی و دەسەڵاتی یاسایی بەهێزتر نییە لە دەسەڵاتی کولتوری ئەو دەسەڵاتی کە لە کۆمەلگاکەی هێمە من پێم وایە ئەمە یەکێک لە ئەسبابە ئیجتیماعیەکانە کۆمەڵایەتیەکانە وە سەبارەت بە وەڵامی تۆ کە دەڵێ ئایا لایەنگیری پێوە دیارە یاننا من ناتوانم بڵێم بەڵام لایەنگیری پێوە دیارە بەڵام دەبێ بچینەوە سەر ئەو کەناڵانەی کە زانیاریەکانیان لێوەرگیرایە چێن ئەوانەی کە زانیاری دەدەن ئایا ئەوانە خۆیان لایەنگیریان هەیە بۆ حزبێک تیارێکی سیاسی دیاریکرا و چ لەسەر ئەساسی کەسی چ لەسەر ئەساسی گروپی کە زانیاریان لێوەرگیراوە سەر بە هەر گروپێک بێت من پێم وایە ئەگەر ئەوان تاقە کەناڵ بن بۆ وەرگرتنی زانیاری بێگومان لایەنگیری پێوە دیار دەبێت ئەگەریش هەوڵ درابێ ئەو زانیاریانە لە چەندین سەرچاوەی بێلایەن و لایەنداریش وەرگیرابێ بێگومان ئەمە لایەنگیری پێوە دیارنیە واقعیە بەڵام لەوەدا بەڕاستی من ناتوانم هیچ قسێک بکەم چونکە نازانم ئایا کەناڵەکان فرەکەناڵن یانی ژەوەتە زیاتر تەرکیز کراوە لەسەر لایەنێکی زانیاریەکان بۆیە دەبێت زیاتر لەسەر لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا بنیشین زانیاری زیاتر بڵاو بکەنەوە بڵێن ئەوە کەناڵەکانی زانیاری ئێمە ئەو کاتە دەکرێ بڵێن بێلایەن کاک جەبار ئێوە یەک بوون لەو شادانی کە سەردانی هەرێمی کوردستانتان کرد لە ماوەی پێشوودا و راپۆرتێکی شتان ئامادە کرد چۆنێتی نووسینی ئەو راپۆرتەتان لێرە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتیەکێتی نیشتیمانی کوردستان بەوە تۆمەتباریکردن کە دەستان لە کاروباری هەرێمی کوردستان داوە ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ کەیسی مافی مرۆڤ کرد کە هاتنە ئێرە ئێمە لە ناو وەکو ئەندامی پەرلەمانی سوید یەکێک لە ئەرکەکانمان ئەوەیە پشگیری مافی مرۆڤ بکەین
لە سەحرای غەربی بێت لە پێرو بێت لە یۆناان بێت لە میسر بێت لە کوردستان بێت لە هند بێت لە هە شوێنە بێت بۆیە دەبینی زۆر لە شاندەکانی پەرلەمانە ئەوروپیەکان زۆر جار دەچن بۆ وڵاتانە جاروایە بۆ چاودێریکردنی هەڵبژاردن بۆ چاودێریکردنی ڕێز لە مافی مرۆڤوانە. ئێمە لە مانگی دووە لە ناوەڕاستی مانگی دووە و بەتابەتی لە کۆتایی مانگی دووە چەندنامەیەکی زۆرمان بۆ هات بەمەیل لەلایەن خەڵق و لەلایەن هەندی ڕێکخراوەوە کە پێشگەلکردنیەکی زۆری مافی مرۆڤێکرێ لە کوردستانە و ئێمەش نەمانویست بەڕاستی لێوە شت بڵێن و شت بنووسین هەر بۆیە بە باشمانزانانی وتمان ماداموای خۆمانەچین. ڕێکەوتین شاندێکی پەرلەمانی سوید هات بۆ ئێرە ئێمە لێرە هەموو لایەکماندی ئێمە لێرە سەروەک حکومەتماندی ئێمە لێرە پەرلەمانماندی ئێمە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانماندی ئێمە ئۆپۆزیسیۆنماندی ئێمە کەسوکاری قوربانیانماندی ئێمە لێرە نوێنەری کۆمەلگای مەدەنی ماندای ئێمە هەموو لایەکماندی. لەگەڵ ئەوەشە کە هەموو لایەکماندی و زۆربەی کاتیشمان لە بینینی نێوان ئۆپۆزیسیۆن و حکومەتدا کاتمانە بە حکومەت وەکو کات لەگەڵ ئەوەشە کە ئێمە راپۆرتەکەمان نووسی بە تەخوین کراین بەوە لە قەڵەم دراین بۆ نمونە لایەنەکەیەتی نیشتیمانی کوردستانەوە کە ئەمانە مێژویان دیارە کە دژ بە کوردن. ئێمە چی دژ بە کوردی؟ ئێمە لە وەتەی هێن پشگیری خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستانەکەین. ئەرێ ئێمە نەبووین مانمانەگرت لە مەیدانەکانی پایتەختەکانی جیهانە، ئێمە نەبووین فەزحی ڕژێمی عێراقمانە کرد، ئێمە نەبوون لەگەڵ هەزارەها خەڵقی ترا لە پەیام و نووسین و هەموو کارێکمان دژایەتی ئەو ڕژێمەمانە کرد. ئێمە نەبوون هەتاکردنە چۆنە بینی؟ ئەمە لە تێنەگەیشتنەوە، ئەمە عقلیەتێکی کۆنە، ئەمە بە هەمان عقلیە چۆن جاران حد و حزبی سەرەکی یەکێتیان تەخوینەکە یەکێتی نیشتیمانەوەی پارتی خاینە لە بەرەوەی واکە ئێستا سەیەکێڕێک ئەم جۆرە عقلیەتە سەوە. ئێمە نابێ وا بجوڵێنەوە لەگەڵ نووسری ئەو راپۆرتانە. گەر ئێمە ڕەبوونمونە راپۆرتی ئێمە بنووسین کاک دانا و خوشکە چناروتیان ئەو راپۆرتانە لەوانەیە کەم و کەم و کۆڕیتیا بێ لە بەرەوە هەموو لایەکیان نەدیوە خۆیمە هەموو لایەکمان دینی. ئێمە زیاتریشمان بێن ئەمە تەخوینیش کراین. لەبەرەوە لەوە دەچێ حکوومەتی ئێمە ڕەخنە قبوونەکە ئەمە هەڵەیە خۆی ئەمەیە ئێمە گەر ببینین ئەمەی کە ڕووی داوە ئێستا ئەم هەموو راپۆرتی کە هاتووە ئەم ساڵ ئەمە وەرچەرخانێکە لە مێژووی بینینی ڕێکخراوەنی و دەوڵەکان بۆ کوردستان. چونکە هەتاکو ئێستا پشگیری لە ئێمە کراوە، هەتاکو ئێستا هەموو راپۆرتەکان لە بەرژەوەندی ئێمەیا بووە یەکەم جارە هەمویان پێکەوە ڕەخنە لە ئێمە بگرن کەواتە ئێمە دەبێ یەک کۆکدانێ سپاسیان بکەین دووش هەوڵ دێن بڵێن چۆن میکانیزمێ بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی نەکو بڵێ بەخۆیان من دوێنێ پێرێ لە بەرنمەیەکە کە بەرنامەی دەسەڵاتە دەڵێ هیواداری نەو ڕێخواوانە بە خۆیان نابچنەوە. چی بە خۆیان نابچەکە خەڵک کوژراوە خەڵک شەهید بووە ڕێی پێ نادرێ خۆ پیشاندان ڕێی پێ نادێ ئەمانە مافی گردردونین مافی هیچ کەسێ نین خەرقیانکە نە لە کوردستان نە لە هە شوێنێکی ترا لەبەرەوە ئەمە یەک دوو شتێکە بەلامەوە گرنگە کە خوشکە چنار وتی ئێستا لەوە دەچێ جەنابتان بیەوێ ئەرکەکە بخاتە سەر هەندێ بڵێ هەندێ پۆلیس لەم کولتورە گەورە بووە لەوانەیە هەندێک شتکە کێشەکە لەوە ناد نییە کە فلانە پۆلیس ئەوەی کردووە یان فلانە بەرپرسی ئاسایش فڵەوەی کردو کێشەکە لەوایە ئەمە سیستماتیکە بە ئەمری کەسێک 30,000 چەگار نانێرێتە مەیدانی ئازادی سلێمانیەوە ئەمە دەوڵەت دەینێرێ ئەمە پاشبیرکردەوە بووە ئەمە نەتیجەی کولتورێک نییە ئەمە هەڵەیە ئەوە ئێمە من نەمان نەکردایە لێرە بە ئەمری کەسێک بە ئەمری پۆلیسێک قەدەغەکردنی خۆپیشاندان نەکراوە لە هەولێر بە ئەمری حکومت بووە جار بەجار جار لە دوای جاریش ئەمانە ئیتاکە کەس نین لەبەرەوە هەڵەیە ئێمە بیخەینە با بڵێن ملی سەر ملیەوەی کە ئێمە کولتورەکەمانەوەیە لەبەرەوەی هەندێک خەڵکەکە ئەوەی واکای گرم ئەوەی واکە سزایەکەم ئێمە ئەبێ پێشڕەوایەتیەوە بکەیت کە جۆرێ لە فکری تازە بێنینە ئاراوە نێڵین خەڵک کوژێ نێڵین خەڵک بگرێ نێڵین لە خەڵک بگرێ دەبێ ئێمە پێشەوا بین یەکەتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا حکومڕانی کوردستانەکەین دەبێ پێشەوا نەکو ئەوان بنە پاشکۆی کولتورێک
بەعکسەوە ئێمە دەبێت پێشەوای بکەیت کە کولتورێک کە هەندێک سەقەتیتیایە بیگۆڕین و شتە باشەکانی بیاڵینەوە شتە سەقەتەکانی نێڵینەوە. کاکدانا سەرکوتکردنی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان لە راپۆرتەکەی حکوومەتی هەرێم کە وەڵامی هیومەن ڕایتس دەداتەوە دەڵێ ئێمە یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستان یاسای خۆپیشاندانان بەراورد یەکا لەگەڵ ئەو یاسانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە. ئەی چۆن ئەو خۆپیشاندانە سەرکوت دەکرێت کە ئێمە یاسایەکی وا پێشکەوتومان هەبێت؟ ڕاستیەکەی نازانم یاساکە بەڕاستی تا چەند پێشکەوتەوە یاسای ئێمە، بەڵام لەوانەیەوە جێ پرسیار بێ ینی جێ گفتوگۆ بێ، بەڵام ئەگەر ئەو یاسایەوە خۆی جێبەجێ بکرێت بێگومان ئێمە تووشی ئەو هەموو گرفتە نابین. لەبەرەوەی بەڵام ئێمە شایەت ئەوەن کە یاسای خۆپیشاندان نە لەلایەن دامودەستگاکانی وڵاتەوە و کەمتریش نە لەلایەن هاوڵاتیانەوە جێبەجێ کراوە بە تەواوی. ئەوە تا دەبینین لە بەپێی ئەو یاسایە هیچ مادە و بەرگەیش تێدانە کە باز لەوە بکات تۆ دەبێ بە تودوتیژی با بڵێن وەڵامی خۆپیشاندەران بدەیتەوە یاخود ڕێگری بکەیتەوەی کە خۆپیشاندان بکەن. بەڵام لە هەمان کاتە دەبینین خۆپیشاندەران تووشی دووساری توندوتیژی بوونێتەوە لە زۆر شوێنی ئەو وڵات هەرێما. بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانم بڵێم ینی خودی یاساکە لەلایەن خۆپیشاندەرانیشەوە بە شێوازێک لە شێوازەکان پێشێل کراوە. بۆ نمونە مەسەلەن هەندێک لە خۆپیشاندان لە بەرۆی لە خودی با بڵێن یاساکە داهاتوە دەڵێ بە شێوەیەکی مەدەنیانەوە بە بێت توندوتیژی دەبێت جێبەجێ بکرێت جار لە هەر کەسێکەوە بێ. بەڵام دەبینین هەندێک با بڵێن دەستدرێژی کراوە بۆ سەر بارەگا و بۆ سەر دام و دەستگای حکومی و هەتا لە ناو خودی خۆپیشاندەراندا هەندێک جار گرفت و کێشەی با بڵێن توندوتیژی دروست بووە. بەڵام لەو چێ بەرپرسیارە چێ بەرپرسیاری سەرچیە لەو با بڵێن دروستبوونی ئەو پشێویانە بێگومان ینی ئەرچی سەرچی دەوڵەت پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە جاچ لە ناو خۆپیشاندان بێ یاخود لە هەر شوێنێشتر بێ. ئەگەر شێویەک شتێک ڕووبدا ئەگەر مامەڵەیەکی باش لەگەڵ نەکرێ نەتوانن کۆنتترۆلی وەزعەکە بکەن بڕاستی ئەوە خەتای یەکەم بە پلەی یەکەم دەتوانین بڵێن ئەوە دامودەستگاکانی دامودەستگا ئەمنیەکانن بەڕاستی گرفتی ئەساسیان تێدایە. تا بۆیە مەبەستی من ئەوەیە ینی مەسەلەکە ئەوەیە لە ئێمە لە کوردستان ینی سەروەری یاسا لە ئاستێکی زۆر نزمدایە. جا ئەوە ئۆپۆزیسیۆن بێ پێشێلی بکە، دەسەڵات بێ پێشێلی بکە، هاوڵاتیان بێ پێشێلی بکەن، ینی بە شێوەیەکی گشتی سەروەری یاسا گرفتێکی ئەساسی ئێمە لە وڵاتە دووچاری بووین. دوو یاسای ئەساسی ئەوەی کە پەیوەندی بەو راپۆرتانەوە هەیە کە دەتوانم بڵێم پێشێل کراوە لەلایەن زۆربەی لایەنەکانەوە یاسای ڕۆژنامەوانیە تریش یاسای خۆپیشاندانە. یاسای خۆپیشاندانەوە باسم کرد، بەڵام ئەوەی تر یاسای ڕۆژنامەوانیە. لە یاسای ڕۆژنامەوانیدا هەندێک شت با بڵێن هاتووە هەندێک معالەجی هەندێک حاڵەتی کردو، بەڵام معالەجی هەموو حالەتێکی نەکردووە. بۆ نمونە ئەگەر ڕۆژنامەنووس بابەت نەبوو بە ئیتیشی ڕۆژنامەوانی چۆن مامەڵی لەگەڵ دەکەی؟ بەڕاستی هەندێک خاڵ ئەوەی زۆر ناڕۆشنی تێدایە. تا مەبەستی منەوەی ڕۆژنامەنووس بە خۆی پابەند بێ بە ئیتیشی ڕۆژنامەوانی، بەڵام ئەگەر پابەند نەبوو تۆش ناکرێ وەکو دەسەڵات بیهێنی دای بخەی بیهێنی توندوتیژی بەرامبەر بنوێنی، ینی هیچ یاسایەک نییە ڕێگا بە دەسەڵات بدات بە کە لە ڕێی توندوتیژیەوە وەڵامی با بڵێن ڕۆژنامەنووسان بداتەوە ئەگەر ڕۆژنامەنووسان ئێتیکی ڕۆژنامەوانیشیان پەیڕەو نەکرد بێ. یاخود ئێمە یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەوانی بۆ خۆمان لێرە لە کوردستان دەرمان کردو ساڵی 2008 دەرکراوە. چ پێویست دەکات ئێمە دووبارە بگەڕێنەوە بۆ یاسای 1950 عێراقی 1960 نازانمەوەوانە لە کاتێک دەمە یاسایکی تایبەتمان هەیە. پێم وایە وەکو پرەنسیپێکیش ئەوەیە کە لە پرینسیپێکی یاسایی ئەوەیە کە دەڵێ ئەوەی کە تایبەتە با بڵێن ئەو عامەکە ڕەت دەکاتەوە، ینی ئەو پرینسیپی کە تۆ یاسایکی تایبەتت بۆدانە ئەوە ڕەت دەکاتەوە. خاڵێکتر بوو ویستم ئاماژەی پێ بدەم ئەوەیە بەڕاستی ئەو راپۆرتانە بە پێچەوانەی با بڵێن هەندێک کەس کە دەڵێن ئێستا پێویستە زەنجێک بێ بۆ ئەوی ئێمە بە خۆمان دابچینەوە نەوەک ڕێکخراوە ناحکومیەکان یاخود ئەو ڕێکخراوە دەوڵەتیانە بە خۆیان دابچنەوە. یعنی ئەوان چ زەرەر دەکەن لەو مەسەلەیە ئەگەر لێرە ڕووبدات. ئەوان تەنیا راپۆرتێکە و بە قازانجی ئەمێ بەڕاستی ئێمەگە بتوانین سوود لەو راپۆرتە ئەوان ببینین. لەبەرچی ئەوەی ببوور یەک خاڵم ماوە، یعنی ئەو بۆ خۆی دلیلە لەوەی کە پرینسیپەکانی مافی مرۆڤ
نەگۆڕن لەبەرەوەی ئێمە پێشتریش هانامان دەبرد وەکو کاک جەبار باسی کرد بۆ ئەوەی کە ئەو خودی ئەو ڕێکخراوانە هیومان ڕایتسوش و ئەوانی تریش شتێک لەسەر ئێمە بڵێن لەسەر وەزعی نالەباری ئێمە برێن کاتێکە لەژێر دەسەڵاتی ڕژێمی بەعزدا بووین. یعنی بۆ ئێستا دەبێت ئێمە بە شێوەیەشتر تەمەشا بکەین حکوومەتەکان دەگۆڕێن دەسەڵاتەکان دەگۆڕێن بەڵام پرینسیپەکانی مافی مرۆڤ ناگۆڕن هەرو خۆیانن وە خۆیان دەمێنەوە گردردونین و یونیڤەرسالن لە هەر وڵاتێک بێ هەر با بڵێن لە هەر ناوچەیەک بێ یعنی پەیوەندیان بۆ نییە بۆیە ئێمە بەڕاستی دەبێت کار لەسەر ئەو پرینسیپە نەگۆڕانە بکەین ئەوان تاوانبار نەکەین بۆی کە ئەوان بەخۆیان دابچنەوە بەعکسەوە دەبێت بەخۆیان دابچن. سپاس کاکدانا بێ بچینە ناوبڕێک. ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان بۆ تەواوکردنی قسە و باسەکان لەسەر راپۆرتەکانی ڕێکخراوە نێونەتەوەیەکان.